دەڵێت لیوەمی سلەیمانیە. پیرۆزبایی دامەزراندنی شاری سلەیمانی کرد بە حکمی 50% بەشەکەی خۆم سوپاسی جەنابیان دەکەم و مەولود دەخوێنێت و دەژڵێت دەنگم زۆر خۆش نییە. هەندێکیش بژن دەنگۆمم زۆرۆ نەخۆشە ئەویشە هەیە هەردووکێتای دەوڵەت مەدارێک کە بە نەرمی و توانە دیبلۆماتیە بەرزەکەی ناسراوە. نێچیروان ئیدریس بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان تەنها وەک سەرکردەی سیاسی نابیندرێت، بەڵکو وەک دەوڵەت مەدارێکی واقعبین و خاوەن خەسڵەتێکی مرۆیی و ڕۆشن پیری قوڵ دەناسرێت. ئەو لە ساڵی 1966 لە ناوچەی بارزان لەدایک بووە، بەڵام ڕاگ و ڕیشێکی تونند و تۆڵی لەگەڵ شاری سلەیمانی هەیە. ئەو بەردەوام بە شانازیەوە دەڵێت خۆم بە لە سەدا 50 سلەیمانی دەزانم، ئەمەش بەهۆی ئەوەی دایکی خچی یەکێک لە کەسایەتیە دیارەکانی ئەم دەڤەرەیە. ئەم پاشخانە کۆمەڵایەتیەی وای لێ کردووە ببێتە پەردێکی مێژووی لە نێوان هەردوو شێوەزاری سۆرانی و بادینی و کللتوری هەولێر و سلەیمانی و ئەمەش وای کردووە لە هەردوو ناوچەکە وەک کەسایەتێکی نیشتیمانی قوبوڵکراو بێت. لە ژیانی تایبەتیدا نێچیروان بارزانی هاوسەرگیری لەگەڵ نەبیلە بارزانی کچی مەسعود بارزانی کردووە و باوکی 5 منداڵە. ئەو کەسایەتیشی کرا و ڕۆشنبیر و قسە خۆشە، جگە لە زمانی دایکی زمانەکانی فارسی و ئینگلیزی و عەرەبی بە پاراوی دەزانێت. حەزی زۆری بۆ وەرزش و خوێندنەوە هەیە کە ئەمەش کاریگەریی گەورەی لەسەر دیدگا و ئارامی ئەو لە کاتی بڕیاردان و مامەڵەکردن لەگەڵ بەرامبەرەکەیدا هەبووە. ئەو وەک سیاسیەک دەردەکەوێت کە کەلتوری گفتوگۆ و ئارام بەکاردەهێنێت لە جیاتی زمانی زبر و تۆند و تیژی. لە ڕووی سیاسیەوە نێچیروان بارزانی بەوە ناسراوە کە عوقدەی حیزبی نییە، ئەو سیاسیەکی پراگماتیست و واقعبینە و هەمیشە بەرژەوەندێ گشتیەکان دەخاتە سەر و ئایدۆلۆژیای حیزبی. لە ئیدارەداندا خاوەنی دیدگایەکی پێشکەوتووە و متمانێکی زۆری بە تیمەکەی دەبەخشێت. شێوازە نەرمونیانەکەی لە گفتوگۆدا وای کردووە لە کاتی قەیرانە هەرە قورسەکاندا ببێتە ئەو کەسەی کە هەموو لایەک پشتی پێدەبەستن. نمونەی هەرە دیاری ئەم لێهاتوویەی خۆناغی دوای ڕیفراندۆمی ساڵی 2017 بوو، لە کاتێکدا هەرێم لە گۆشەگیرێکی تۆندی نێودەوڵەتیدا بوو. ئەو توانی با دیبلۆماسیەتی واقعبینانە گەمارۆکان بشکێنێت و دەرگای پایتەختەکانی جیهان بەڕووی کوردستاندا بکاتەوە. لە کێشە سیاسیەکانی نێوان پارتی وێچەتیشدا ئەو هەمیشە هۆکاری سەرەکی تەبایی و ئاسایی بوونەوەی دۆخەکە بووە. پەیوەندی نێچیروان بارزانی لەگەڵ خوا لێخۆش بوو مام جەلال تاڵەبانی پەیوەندیەکی پڕ لە متمان و دۆستانە بوو. مام جەلال وەک سەرکردەیەکی داهاتوو دەوڵەت مەدارێکی لێهات و سەیری دەکرد. نێچیروان بارزانیش مام جەلالی وەک مەرجەعێکی گەورە دەبینی کە دەیتوانی لە ڕێگەی دیبلۆماسیەوە کێشە قورسەکان چارەسەر بکات. ئەم نزیکیە وای کردووە نێچیروان بارزانی هەمیشە زمانێکی هاوبەشی هەبێت بۆ گفتوگۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزی حکومڕان لە تەڤەری سلەیمانی. من ئەو وەختە بۆ یەکەم جار بوو مام جەلال ببینم، زۆر گەنج بووم، بەڵام ئەوەی کە قەت لە بیرم ناچێ وەکو یەکەم ئینتیباع ڕووخۆشی و قسە خۆشی و ئیحتیمامدان تەسەورت نەدەکرد کە لەگەڵی کە قسەی لەگەڵ من دەکرد وا هەستم دەکرد کە حەقیقەت تەمەنەکە زۆر جیاواز بوو، بەڵام هەمیشە دەیەویست ئیحتیمام بدات بە ئەو کەسەی کە قسەی لەگەڵ دەکات. اینجا ئەگەر گەنجە، ئەگەر مناڵە، ئەگەر بە تەمەنە. نێچیروان بارزانی لەسەر ئاستی جیهانیش خاوەنی ئەعتیبارێکی گەورەیە و وەک کلیلێکی سەقامگیری لە ناوچەکەدا دەبیندرێت. لە کۆشتی سپی لەلایەن دۆناڵد ترەمپ و لە کۆشتی ئیلیزی لەلایەن ئیمانوێل ماکرۆنەوە بە گەرمی پێشوازی لێکراوە. ئەمەش نیشانەی ئەوەیە کە جیهان وەک دەوڵەت مەدارێکی ئاست بەرز مامەڵەی لەگەڵ دەکات. بەپێی بەڵگە نامانەهێنیەکانی هەواڵگری ڕژێمی پێشوو تەنانەت سەدام حوسێنیش سەرسام بووە بە کەسایەتی زیرەکی نێچیروان بارزانی و وەک گەنجێکی سیاسی نیشتیمان پەروەر و لێ هاتوو وەسفی کردووە.